ئینفۆگرافیکێکەیە لە ساڵی 2021 چی ڕوویداوە، بەڵام من حەز دەکەم لەگەڵ میوانەکەم گفتوگۆ بکەم، لەگەڵەوەی باز لە ئامارەکەش بکەین. دکتۆر عیماد فەتاح پسپۆڕی یاسای تاوان، یعنی دکتۆر عیماد پسپۆڕێتی لە یاسای تاوانەیە. من حەز دەکەم ئەمڕۆ باسی تاوان بکەم. دکتۆر فەرموو، من حەز دەکەم ئەمڕۆ باز لە یاسای تاوان بکەم، یعنی ئەم تاوانانەی کە ئێستا لە نێو هەرێمی کوردستان دەکرێت. دکتۆر بەخێر بیت، بەخێر بیت سەرچاوان. پێناسەد لەسەر ئەو دوو تاوانەی کە لە 3 ڕۆژی ڕابردوودا ئەنجامدرا، 4 کەس بوونە قوربانی. تێگەیشتنە چییە؟ کەمتر خەمی لە چنایە؟ چۆن دەبێ کەسێک قوتابیەک هەڵسێ بە کوشتنی مامۆستاکەی و کەسێک هەستێ بە کوشتنی خوشک و زاواکەی لەسەر پەیوەندی خۆشەویستی؟ پێشەچی پرسە و سەرخۆشی خۆم ئاراستی هەردوو بنە ماڵی هاوپیشەم و هاوڕێم پرۆفیسۆر کاکتۆر کاوان ئیبراهیم و دکتۆر ئیدریس حەمەخان کەەوە بەداخەوە ئەم کارە قێزەوەن، ئەم تاوانە قێزانە کە ئەنجام دراوە لە هیچ شوێنێک و لە هیچ وڵاتێک نەکراوە، بەداخەوە کەەوە لە هەولێری پایتەختی کوردستان ئەم حاڵەتە ڕوویدا کە خودی خۆی ئەمە بەپێی یاسا مادەی تایبەتی بۆ دانراوە و دەبێت بە تونترین سزا بدرێت بۆ ئەوەی ببێتە عیبرەتێک، ببێتە ڕەدعێک بۆ هەر کەسێکەوە جورئەت بکە هەوڵ بەت کارێکی قێزانی تونترین سزا لە سێدارەدان. ئێمە لە یاسایەکمانەیە پێدەن یاسای سزادان ژمارە 100 یاسای ساڵی 1969 هەموار کراو. ئەم یاسایە چەندین مادە پێکاتوە لە مادە 1 تاکو مادە 505 چەندین مادەی تەرخان کردووە بۆ تاوانی کوشتنی بە ئەنقەست و تاوانی کوشتنی بە هەڵە. ئەگەر بێت و شی بکەینەوە مادە 405 و 406مان هەیە لە یاسای سزادانی عێراقی کە تایبەتە بە تاوانی کوشتنی بە ئەنقەست. ئەو کارێک کە کراوە، ئەم تاوانی کە کرا دژی پرۆفیسۆر کاکتۆر کاوان و کاکتۆر ئیدریس مادە 406 کە دەڵێت سزا دەدرێت بە سێدارەدان ئەگەر هاتوو چەند بارودۆخێکی تێدا بوو و فعلەن ئەو بارودۆخانەی کە لەو تاوان هەبوو زۆر بەڕاشکاوی زۆر باشە. سێدارەدان قسە لەسەر سێدارەدانە وەکو یاسا ناسێک پسپۆڕی یاسای تاوان، ئەم یاسایە جێبەجێ بکرێت لە سێدارەدان یاخودنا؟ بە تاکیدەوە دەبێت جێبەجێ بکرێت بۆ کۆمەڵگا پێویستی زۆر گرنگە. پێویستە هەتا ئەگەر ئێمە سەیری شریعەتی ئیسلامی پیرۆز بکەین، خوای گەورە لە قورئان دەڵێ وەلەکم فی الحیاة قەصاص یا ئولی الئەلباب، کەواتە ئێمە وەکو مرۆڤ ئەگەر هاتوو حاڵەتێکی وا ڕوویدا، پزیشکێک ئەگەر کەسێک بێتە لای نەخۆشیی سەرەتانی هەبێت شتەکە وەکو بڵێ وێنە گەورەکە وەکو خۆی بخەینە ڕوو. من لەگەڵ کۆمەڵک خەڵک هاوڕێیانی خۆم گفتوگۆم کردو، باز دەوە دەکەن دەڵێ کاکە تۆ بۆ باسی یاسای سێدارەدان دەکەی، تۆ بیر لەوە بکەوە، ینی چوا لەو قوتابیی کردووە دوو مامۆستاکە ینی بکوژێ، پێشتر هۆکار هەبووە، تۆ دەڵێی چی؟ ینی هەر هۆکارێک هەبێت کاکەمان، هەر هۆکارێک هەبێتن ناکرێ ئێمە پەنا بین بەر ئامرازی کوشتن بۆ ئەوەی هەدەفی ما هەر کێشێک هەبێتن ئەو کێشەیە قابلی چارەسەرکردن هەبووە و بە تایبەت کە جەنابی کاکتۆر کاوان کە هاوڕێیەکی زۆر نێزیکم بووە کات ئەو کێشەیە چارەسەر کردووە و ئەم قوتابێ لە زانکۆی سەلاحەدین وەرگیراوە. باشە هەدەف چییە بۆ ئەوەی تۆ هەستی بە کوشتنی پرۆفیسۆرێکی چوە لە گەنجێک دەکات خوشکی خۆی زاواکەی بکوژێ، ژن و مێردن مارە کراون، گرێبەستیان هەیە، هەموو خەڵک ئامادە بووە پاش ساڵێک بیکوژی. ینی تاوانی کوشتن بە هەر قسە لەسەر ئەو دوو دکتۆرە بەڕێزە نەکەین، ینی بۆ مەخوێننەوە چیان چوە لەو گەنجەدا. هەر هۆکارێک هەبێتن کاکەمەران ڕێگە نادرێ پەنابێ بەر تاوانی کوشتن، لەبەر ئەوەی هەر هۆکارێک بێتن یاسا سزایەکی بۆ داناوە وەکو ئاماژان پێدا مادە 405 مانەوە مادە 406 مانەیە. مادە 405 هەر کەسێک بە ئەنقەست کەسێک بکوژێ سزا دەدرێت بە سزنی مؤبەد یان سزنی مؤقت ئەگەر هاتوو هیچ لە بارادۆخێکی تێدا نەبوو. بەڵام ئەو کەسەی کەەوە هاتوو خوشکەکەی و زاوەکەی خۆی کوشت ئەوە دیارە پلانی بۆ داناوە، دیارە چەندین حاڵەتی و کێشەی وا دروست بووە و سولحیان کردووە، پاش سولحەکەی دووبارە هەستاوە بە ئەنجامدان ئەم کارە تاوانە. من لەگەڵ ئەوە ماکەوە سزای سێدارەدان هەبێت بۆ ئەوەی ئەم جۆرە ڤایرۆس و بەکتریانە ناو کۆمەڵگایمان نەمینێت. باشە، لە ساڵی 2020 ئەوە ئەمارێکی پۆلیسی هەولێرە بابزین تاوان چەند بووە لە ساڵی 2021 تاوان زیاتر لە 12,000 تاوان تۆمار کراوە.
12,000 تاوان تۆمەتبار ئاشکرا بوون 11,000 تۆمەتبار ئاشکرا بووە ئەنجامدانی تاوانەکان سکاڵا 11,504 کە سکاڵای کردووە بەداخەوە خەڵکێکی زۆر تاوانیشی بەرامبەر دەکرێت سکاڵا تۆمار ناکەمە گرفتێکی یەکجار گەورەیە خەڵکێک دەڵێ فلان تەعەدای لەمە کرد دەرێت سکاڵا تۆمار ناک بۆ تاکە وەڵا ڕێو شوێنەکانی زەحمەتە کاتم دەبا و ناتوانم سکاڵا تۆمارکەم تاوانبار 5,145 تاوانبار دەستگیر کراوە یعنی لێرە 12,000 تاوان 5,000 و قسوور 5,500 تاوانبار دەستگیر کراوە قسە تێ لەسەر ئەمە خودی خۆی کاکەمەرە ئێمە کە دەڵێن تاوان ئێمە ناتوانین بڵێن تاوان قەدەغە دەکەین تاوان بنبەر دەکەین لە هیچ کۆمەڵگایەک لە هیچ وڵاتێکی پێشکەوتوش ناتوانین تاوان بنبەر بکرێت بەڵام لێرەدا ڕەخرە لەوەی دەگیرێت کەەوە تاوان بۆچی زۆر بووە ئایا هۆکارەکانی زۆربوونی تاوان چیە دەبێن لێرەدا ئێمە دەوێت چارەسەری بکەین بێمەوڵەتە تەنها چەک ناکرێتەوە زۆر شتی کەش دەگرێتەوە سوشیال میدیا بەدەگرێتەوە یعنی گەیشتە ئەو ڕادەی کەسێکەوە شاعری چی دەڵێ دکتۆر جیان سەبارەت بە سوڵح ئێمە وەکو کە لە یاسادا هەیە یاسا دادگا بە هەموو سوڵحێک وەرناگرێت ئێمە ئەگەر سەری تاوان بکەین تاوان دوو جۆری هەیە تاوان تایبەتە بە مافی گشتی کە ئەوە بە هیچ شێوازێک سوڵحی تێدا ناکرێت ئەگەر سوڵحش بکەن محکەمە دادگا پێی وەرناگرێت ینی تۆ دەڵێ ئەگەر سوڵحی عشایریش کرا پێویستە دادگا ئیجراعاتی خۆیان بکات بەڵێ ئەگەر هاتو تاوانەکە تاوانی گشتی لە واقع محکەمە پێی وەرناگرێت بەڵێ تاوان زۆری دووەم هەیە لە تاوان کە ئەوش پێ تاوانی تایبەت خەڵکێکی زۆر تاوانی کردووە کوشتنی کردووە و دوای چەند ساڵێک دواتر بە سوڵحی عشایری ئازاد بووە پێدوانی ئەمە هۆکارێکی سەرچی لێرەدا ڕۆلی داواکاری گشتی دەبێ هەبێت داواکاری گشتی دەبێت ئیجراعات بەئەرکی خۆی هەستێ باشە تاوانی کوشتن 79 تاوان 79 تاوان بەس لە هەولێر لە 2021 تاوانی ئاشکرا بوو 8 تاوان یعنی ئەمە کەمە 79 بە 8 هەشتیان ئاشکرا بووە تەقەکردن 28 ئاشکرابوون 24 ئەمە باشە 24 بە 28 بەڵام لێرە تاوانی ئاشکرابوون 8 تاوانە بۆ ئەمە قسە لەسەر چییە ینی تاوانی کوشتن کەشفکردنی ئەوەندە زەحمەتە خودی خۆی کاکە ئەمەران ئێمە ئیجراعاتی داوا بە چەند قۆناغیدا دەڕوات کە دەبێت دەستگاکانی ئەمنی و ئاساش کە دەستخۆشیشان لێ دەکەین بەکار خۆیان بەڵام دەبێت زیاتر ئاکتیو بن بۆ ئەوەی دەم دەستکە تاوان کرا بچێتە سەر شوێنی تاوانەکە و ئیجراعاتی خۆی بکات بۆ ئەوەی زووتر تۆمەتبار و تاوانبار دەگیر بکرێتن ئێمە ئەگەسەری تاوانی کوشتن بکەن کە حاڵەتی هەفتانۆ حاڵەتی تاوان هەیە بەڵام هەشتیان لێ ئاشکرا بووە ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی دیارە لە نێوان خۆیانەوە سوڵحێکیان کردووە بەڵام ئەم جۆرە تاوانەکە تایبەتە بە مافی گشتی حتا ئەگەر سوڵحی تێدا بکرێت دەبێت تۆمەتبار دەگیر بکرێت و سزا بدرێت دەبێت بە پێی مادە 405 یان 406 سزا بدرێت محکەمە دادگا بە هیچ شێوازێک سوڵحی پێوە ناگرێت ئیلا لە حاڵەتێک ئەگەر تاوانەکە تایبەت بوو بە مافی کەسی شخصەکە بۆ نمونە ئەگەر دزیە کرا دزیەکە لە نێوان باب و کوڕ یان داخ و کرد یان هەر کەسێک لەوانە کرا ئەو کاتەی ئەوە دەکرێتی سوڵحێکدا بکرێت بەڵام بە مەرجێک ئەگەر هاتو تاوانەکە لە ساڵێک کەمتر بوو زۆر باشە دکتۆر عیماد فەتاح پسپۆڕی یاسای تاوان زۆر سوپاس دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا دەستان خۆش بێ